ڕۆژی 29/2021 پێویستە هەموو کاندیدانی سربەخۆ و کاندیدانی لایەنە سیاسەکان ئامادە بن لە کات و ساتی دیاریکراو کە ئەمە نەشعارم لەو مخەوەلی حزبەکان ناردیە و کاندیدانی سربەخۆ ناردیە و کاندیدانی کۆتا برامەسیحیەکان ئەو کات و ساتە دەبی ئامادە بن لە هۆتێل کلاکسی لە عەنکاوە تا تەوقیع بکەن لە پێش نوێنەری یۆنامی لە هەولێر لە سەرمدەونەی قەواعدی سلوکی ئینتیخابی بەرامبەر ئەو قەواعدەی واژوو دەکەن پێویستە کاندید بە خۆی تەوقیع بکات و مخەوەلی حزبەکانیش دەبی لەگەڵیان بێن و کاندیدی کۆتا دووبارە دەکەمەوە برامەسیحیەکان ئەوەی لە سنووری دەوائری هەولێر خۆی تەرشیح کردێت دەبی ئەویش بێت دەبی ئەوانە هەمویان وەکو کاندیدی حزبەکان و کاندیدی سربەخۆ و کاندیدی برامەسیحیەکان کۆتای مەسیحی دەبی هەموو ئامادە بن تا ئەو تەوقیعی بکەن لە پێش نوێنەری یۆنامی و نوێنەری کۆمسیۆن.